عەرەبی هاوردا دەستیان بەسەر زەویەکانی جوتیارە کوردەکان لە گوندێکی خانەقین داگرتووە، ئەوانیش ناڕەزاییان دەربڕیوە. بنزین سەرەڕای گرانیەکەی کوالیتیەکەشی زۆر خراپە. سڵاوتان لێبێت. کوردانی گوندی شێرک لە سنووری قەزای خانەقین گردبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و هۆشداری ئەدەن لەوەی جارێکی دیکە ڕوبەڕووی هەڵمەتی تەعریب دەبنەوە. ئەویش دوای ئەوەی لەلایەن عەرەبی هاوردا زەویە کشت و کاڵیەکانیان لێ سەندراوەتەوە. دانیشتوانە کوردەکانی ئەو گوندا باس لەوە ئەکەن کە ماوەی 2 ساڵە زەویەکانیان لەلایەن عەرەبی هاوردا دەچێڵدرێن لە کاتێکدا ئەوان لە دوورەوە تەنیا سەیری زەویەکانیان ئەکەن و ناتوانن هیچ دەستکاریەکی بکەن. وەک خۆیان ئەڵێن و ئاماژەی پێ ئەەکەن بەهۆی ئەوەی دامەزراوەکانی حکومەت و یاسا پشتیوانی لە عەرەبە هاوردەکانەکەن ئەوان لە ترسا تەنانەت ناوێرە نزیکی زەویەکانی خۆشیان بکەونەوە. گوندی شێرک ئەکەوێتە سنووری قەزای خانەقین لە کۆی نزیکەی 200 ماڵی گوندەکە تەنیا 7 ماڵیان کورد و زۆرینەی گوندەکە عەرەبن، جڵەوی ناوچەکەیان گرتوتە دەست. لە کاتێکدا 1 کیلۆ گۆشتی بەرخ لەلایەن زۆربەی گۆشتفرۆشەکان بە 25 یاخود 26 هزار دینارە، بەڵام گۆشتفرۆشێکی سلێمانی لە هاتووە و لە بازاڕەکە دەیەوێت ئەو نرخانە بشێنێ. کیلۆی گۆشتی بەرخ دەکاتە 16 هزار دینار. یەحیا حاجی سادون کە خاوەن قەسابخانەیە کە بە 964 وت کیلۆی گۆشتی بەرخم کردووە بە 18 هزار دینار، بەڵام لەبەر خاتری 964 کە هاتوون بەدەم کێشەی خەڵکەوە لەمڕۆ وە دەیکەم بە 16 هزار دینار. بەوتەی یەحیا هەر کیلۆیەک گۆشتی 16 هزار دیناری بەوەندە لەسەر خۆی ئەکەوێ، واتە هەر بە 16 هزارەکە لەسەر خۆی ئەکەوێ، بەڵام دەڵێ خێرەکەی لە دڵ و جگەرەکەیەتی کە جگەر هەیە نرخەکەی 45 هزار دینارە. ئەو گۆشت فرۆشە پێشتر ڕۆژانە 4 بەرخی سەربڕیوە و فرۆشتویەتی، بەڵام لە دوای ئەوەی کردوویەتی بە 18 هزار دینار ڕۆژانە 10 بۆ 12 بەرخی سەربڕیوە و بۆ سبەی نوێژ دەیکاتە 16 بەرخ. ئێوارەی دوێنێ تەرمی مامۆستایەکی تەمەن 42 ساڵ لە کەلار لە ناو ماڵەکەی خۆیدا دۆزرایەوە. ئەمڕۆ دەرکەوت دوای 5 ڕۆژ لە مردنی پێی زاندراوە و هۆکارەکەشی جەڵتەی دڵ بووە. بە پێی زانیاریەکانی پەیامنێری 964 کە لە پزیشکی دادیگەرمیان دەستی کەوتووە، مامۆستاکە دوای 5 ڕۆژ لە گیان لە دەستدانی پێی زاندراوە دەرکەوتووە کە جەڵتەی دڵ لێی داوە. سەرچاوەکەی پزیشکی دادی باسی لەوەش کردووە کە لە کاتی وەرزشکردندا مامۆستاکە جەڵتە لێی داوە و بەسەر ئامێری وەرزشکردنیشەوە بەربۆتەوە. بنزین سەرەڕای گرانیەکەی تەنانەت کوالیتیەکەشی دابەزیوە. لە سەرشەقامێکی شاری هەولێر کاسبکارێکی دەستگێر ماتۆڕەکەی پەچی کەوتووە ئەڵێ بنزین وای لێ کردووە. شوان ئەحمەد کە ساڵانێکە گەڕک بە گەڕەکی هەولێر ئەگەڕێت و قوماش دەفرۆشێت، گرانی بنزین کاریگەری لەسەر کەسابەتەکەی ئەویش داناوە. دەڵێت خەڵک هەر پارەی بەشی ئەوەی پێیە کە بیدات بە بنزین و کارەبا. ئێستا ئەڵێ ئیشمان زۆر لاوازە. ئەو کە لەسەر شەقامێک ماتۆڕەکەی پەچی کەوتووە بە 964 وت تەنانەت بنزینیش سوپەرم تێکردووە کەچی ماتۆڕەکەم تێکسوە و زیانی لێداوم. ئەو کاسبکارە دەردەدڵی خۆی بۆ خراپی دۆخی ئێستایی ژیان لەگەڵ خۆی دەکات و دەڵێت ئەوە کەی ژیانە بنزین خراپ و گرانە، هەر بەشی ئەوە پەیدا ئەەکەم بیدەمە بنزین. بنزینیش لە نۆرمالەوە بۆ سوپەر هەمووی کوالێتی خراپە و ئەڵێ ماتۆڕەکەشی تێکداوم. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.